لە ناحیەی شوانیش زیان بەر چەند ناوچەیەک گەیشتووە، زیان بەر ماڵ و مڵکی وڵاتیان گەیشتۆ بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین. من میوانێکم لەگەڵدا دەبێت کە بەڕێز هەوراز شوانی، بەڕێز دکتۆر هەوراز شوانی بەڕێوەبەری ناحیەی شوانم لەگەڵدا دەبێت. کاک دکتۆرم کاتت باش. پێم خۆشە لە زاری تۆوە سەرژمێریەکی زیانەکانی ئەو ناحیە بزانین ناحیەی شوان. ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ ئەم منبەر و دەرفەتە کە بتوانین لێرەوە بتوانین پەیام و دەنگ و سنگ و قورسایی و ڕێژەی زیان لێکەوتوانی ناحیەی شوان بگەێنین بەدەم هەموو کوردێکی دڵسۆزە. دیارە ناحیەی شوان وەکو سەرجەم شوێنەکانی تر یەکێک بووە لەو ناحیانەی کە زۆر زەرمەند بووە لەم باران و فەیەزانەی لەم ئاخیرەیە کە دووچاری هەرێمی کوردستان بووە. ئێمە جگە لەوە بەڵێ فەرموو دکتۆر جۆم لێتە. ئێمە ئەلو فەرموو کاک دکتۆر. ئێمە جگە لەوە نزیکەی 300 حەوزی ماسیمان ئێمە خەڵکەکەی مەنتیقەی شوان بەتایبەت ئەو گوندانەی ئەکەونە سەرجەی بچووکەوە سەر بە ناحیەی شوانن جوگرافیەن بەکاری حەوزە ماسیەوە خەریکن، بەخێوکردنی ماسیەوە خەریکن. نزیکەی 300 بۆ 400 حەوزی ماسی ئێمە کە مەزەندە ئاکرێ بای 3 میلیارد 4 میلیارد دینار بێ لەوێ خەڵک زەرورزیانی پێگەیاندراوە و هەروەها نزیکەی 100 خانوو کە بە شێوەی مەزرعە و بۆ کاری کشت و کاڵ لە لێوار و لە نزیک زەی بچووکەوە دروست کراون سەرجەمیانەوەنە زیانیان بەرکەوتووە و هەروەها مەشروعی ئاوی کۆمەلگای خاڵخاڵان بە تەواوەتی لقمی ئاو بۆ زەرورزیانێکی زۆری پێگەێنراوە کە کۆمەلگای خاڵخاڵان نزیکەی 3000 ماڵ لە خۆیان ئەگرێ. دە ڕۆژە ئێمە نەمانتوانیوە ئاوێکی باش و ئاوێکی سازگار بدەینە هاوڵاتیان و هەروەها لە مەجای ڕێگاوبان و لە مەجای ڕوخانی جسر و لە مەجای قەنتەرە و ئەم بابەتانەشە ئێمە زەرورزیانێکی زۆرمان پێگەێنراوە. ئەمڕۆ کەشفێکمان کردووە ئێمە بای 2 میلیارد بەس لە مەجای ڕێگاوبان و بینای حکومی و ئەم بابەتانەیە ئێمە زەرورزیانمان پێگەێنراوە. بەڵێ ئەم داتانە گەیەندراوە بە ئەو کۆمیسیۆنە و چی ئەکرێ بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان بەتایبەت هاوڵاتیان کە سەرقاڵی کاری با بڵێن حەوزی ماسی بوون و هەروەها ئەوانەی کە سەرقاڵی کشت و کاڵ بوون. ئێمە ئەمڕۆ کاتژمێر نوێی بەیانی لەگەڵ جەنابی پارێزگاری کەرکووکە کاگڕەبوارتەها لە کۆبنەوەی کابووین لەگە سەرجەم مدیری دەوائیرەکانی کەرکووکە. کاگڕێبوار ڕامانی سپاردووە کە لە زووترین کاتدا ئامارێکی دەقیقی ئەو جوتیار و فەلاحانە وەربگیرێت کە زەرورزیانیان بەرکەوتووە و هەروەها سەرجەمیان ئەم بەڕێزانە ئەوەی وا زەرورزیانی بەرکەوتووە قەرەبوو ئەکرێنەوە و ئێمە ڕاستپاردووە هەڵبسین بە سەرژمێریەک بە کۆکردنەوەی کۆمەڵێ داتای دقیق بەم بەڕێزانە بۆ ئەوەی مافی خەڵکی ستەملێکرا و نەخورێ و هەروەها بەڵێنی ئەوەشی پێداوین لە مەجای ڕێگاوبان و لە مەجای ئەو جسترانەی کە ڕووخاون ڕێگای گوندە ڕئیسیەکان و هەروەها ئەو قەنتەرانەی کە ڕێگاکان بەیەکەوە ئەبەستێتەوە بە هەمان شێوەش ئەوان قەرەبووی ئێمە ئەکەنەوە لە لیژنەیەکی باڵاوە لە حکوومەتی ئیتیحادیەوە و هەروەها جار لەوەش ئێمە بە حکومەوەی ناحیەی شوان ئیداریان سەر بە پارێزگای کەرکووکە بەڵام ئێمە ئەمنیەن قوی ماسکل لەوێ زیاتر حکوومەتی هەرێمە هێزی پێشمەرگەی کوردستانە بۆی ئێمە سەر بە چەمچەماڵشی 19 دەوائیری چەمچەماڵ قەزای چەمچەماڵ لە ناحیەی شوانان بۆیە ئەمان نژهر ئەو کۆبنەوەی کە یەکەم جار جەنابی جێگیری سەرۆک وەزیران جەنابی کاقوباد لە بینای قایمقامێت کردی ئێمە بەشدار بووین و بە هەمان شێوە جەنابیشان هەموو هەوڵ و هیمەتێکی خۆیان خستۆتە گەڕ بۆی بتوانێت بە شێوەیەکی شەفاف قەرەبووی زیان لێکەوتوان بکرێتەوە. بەڵێ سەبارەت بەو کەسانی کە ماڵ و حاڵیان لێ تێک چووە چی بۆ ئەمانە کراوە و هەروەها ئەو هەڵمەتە فراوانەی کە دەبینین بۆ هاوکاریکردنی زیان لێکەوتوانی چەمچەماڵ بەڕێوە دەچن لە تەواوی هەرێمی کوردستان بەر ناحیەکەی ئێوەش کەوتووە؟
ئێمە وەکو زەرر و زیان بە ماڵ بکە خەڵک ئاوارە بێت یاخود نەتوانێت بگەڕێتەوە ناو ماڵەکانی خۆی سواز بخوا حاڵەتی وامان نییە تەنیا ئەوەی ئێمە هەمانە ئەو خانوانان کە کەسێک دوو خانوو هەیە خانوویەکی ناو کۆمەلگای خاڵخاڵەوە ناو قەزای تەختەخەیە بەڵام خانوویەکی تری کردووە هاوینان بەکاری دێنێ بە مەبەستی کشت و کاڵی خانووەکەی ئاوی تێچووە و زیانی بەرکەوتۆ و لافاو تێچووە بۆیە ئێمە وەکوەوەی کەوا کەسێ خوانەخواسە ئاوارە بێت هیچ بابەتێکی لەو شێوەمان نییە. بەڵێ سەبارەت بە ئەو حەوزە ماسیانەی زیانیان بەرکەوتەوە قەبارەکەی دووت کە 3 ملیارد دینار دەبێت ئێوە چاوەڕێن حکوومەتی عێراق قەرەبووی ئەو زیان لێکەوتوانە بکاتەوە؟ ئێمە ئەگەر ڕازگۆ بم لەگەڵ تا حکوومەتی عێراقی بڕیارێکی بۆ ئێمە نردووە کۆتا مۆعی 16 ئەم مانگە بوو دەبواە حەوزە ماسیەکان بڕخەندرێت لەبەرەوەی بە شێوەیەکی نایاسایی ئەم حەوزە ماسیانە لە کەناری زەی بچووکە دروست کراون بۆیە تۆزێ قەرەبووکردنەوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە هەستەکەم قورس بێت بەڵام لە حکوومەتی هەرێمەوە ئێمە هەوڵە دەین بە نسبەت قەرەبووکردنەوەی حەوزە ماسیەکانەوە ئێمە هەوڵە دەین لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە چونکە حکوومەتی هەرێم ئێستا ڕێگە پێدان و ئیجازە ئەدا بە دروستکردنی حەوزە ماسی لە کەناری زێ و دروستکردنی حەوزە ماسی بۆیە ئێمە چاومان لە دەست جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت جەنابی کاقوبا تاڵەبانیە بۆی لای خۆیەوە لە چوارچێوەی ئەو هەڵمەتەی کە دەستی پێ کردووە بۆ یارمەتیدانی چەمچەماڵ بەشێ لەو هەڵمەتەش قەرەبووی سنووری ئێمە پێ بکرێتەوە. بەڵێ سەبارەت بە ئەو بڕیارەی عێراق کە دەبواە ئەو حەوزە ماسیانە لا ببرێ هۆکاریان بڕیارە چی بووە لە کاتێکا ڕێگە پێدانی حکوومەتی هەرێمی کوردستانی هەبووە بە جۆری وتەکانی خۆت؟ هۆکارەکەی ئەم حەوزە ماسیانە ئەکەونە سووری نەحیشوانەوە نەحیشوان ئیداریان سەر بە پارێزگای کەرکووکە بەڵام قوی ماسکە لەوێ هێزی پێشمەرگەی کوردستانە حکوومەتی عێراقیە ڕێگە بە دروستکردنی حەوزە ماسی نادرێت لە پارێزیەکانی ناوەڕاست و هەروەها باشووری عێراقیشە سەرجەم حەوزە ماسیەکان دەستکراوە بە ڕوخاندنیان بڕیار وا بوو شانزەی ئەم مانگە دوامەڵەت بێ بۆ سەرجەم جوتیارەکانی سنووری محافەزەی کەرکووک هەم لە داخۆق و هەم لە لێلان و لە شوێنەکانی تریشەوە کە دەبواە کۆتا مۆعی شانزەی مانگ و دەبواە حەوزەکانیان بڕوخەندرێت هۆکارەکەی ئەوەیە کەوا وشکە ساڵی ڕووی لە عێراق کردووە ئاوی زەی بچووک ناگاتە خوارەوە و هەروەها بەشێ لە ئاوەکان ئەبنە هەڵم تەبەخوڕەکەن و هەر یعنی کاریگەری لەسەر ئاوی ژێر زەوی لەسەر ئاو کردبوو بۆ خوارەوە وەکارەکەی ئەوە بووە. بەڵام لە حکوومەتی هەرێم ئیجازە ئەدرێتە سەرجەم خاوەن حەوزە ماسیەکان پێویستە فەلاحەکان لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە لەبەر ئەوەی نەحیەی شوان بەشێکە لە قەزای چەمچەماڵ ئەتوانن لە ڕێگەی قایمقامێتی چەمچەماڵەوە ئەتوانن ئەمان یعنی ڕێوشێنی پێویست بگەرنە بەر بۆ ڕێگە پێدان بۆ دروستکردنی حەوزە ماسی بۆ ئیجازە وەرگتن بۆیان. بەڕێز دکتۆر هەوراز شوانی زۆر سپاس ماندومان کردی.